ئارەڕاتی پێشەنجی خولی نایبی کوردستان لە یاریەکی هەفتەی 21 لەسەر یاریگای خۆی پێشوازی لە شێروانەی کەلار کردووە. لە یاریەکە پێچەوانەی یاریەکانی ڕابردوو کوڕانی پیرمان باش دەرنەکەوتن لە بەرامبەردا سوور پۆشەکانی کەلار باشتر دەمیدران و دەرفەتی ڕاستەقینەی گۆڵیان بۆ دەرەخسا. لێدانەکانی هەڵمەد عادل مەترسیدار بوون لەسەر گۆڵی خاوەن ماڵ. ئەم لێدانە سەرش هەڕەشە بوو لەسەر گۆڵی ئارەڕات. محەممەد تەها دەرفەتێکی ئاسانی بۆ ڕێکەوت بربەستی یەکسانی بشێنێت بە ئاسانی لە دەستیدا. لا نیوەی دۆم بە پێچەوانەوە کوڕانی پێشەنگ خۆیان ڕێک خستەوە و کۆنتڕۆلی تۆپیان گرتە دەست. مستەفا حەنون بەختی خۆی تاقی کردەوەستون بۆ بربەست. ئەم لێدانەی جێگر عەزیزیش تەواو لە گۆڵ نزیک بوو. شێروانەش ئەم لێدانە سەرەی مەترسیدار بوو. غەفوری گۆڵپارێز دووری خستەوە. شێروانە لەم دەرفەتەش سوودی وەرنەگرت. لە خولەکی 77 نەزیر حەمیدی بەرگریکار لا بەرزکردنەوەیەکی ئەمین ئیسماعیل سوودی وەرگرت و با لێدانی سەرگۆڵ یەکەم و پێشکەوتنی ئاڕاتی تۆمار کرد. یاری تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و ئاڕات درێژەی بە سەرکەوتنەکانیدا. بەرحاڵ بەگشتی ئەمە ئاستی تیمەکە وەکو ئاستی یاریکردن ئاسەکان باشە، بەڵام بەداخەوە بین نەتیجەکان کێشەی گۆڵکردمانەیە. زۆر جارە بینی لە زۆرترین تۆپا کەمترین گۆڵ تۆمارەکەین. بەداخەوە من ئەوەی کە گۆڵکاری خولەکەی بڵێن ئەبوو ناسرە هێرشبەری سەرڕەمەکەمەوە بۆی پێکانەوە تبدیلێکی جاری و ناچار هێنامانە دەرەوە تۆزی ئاستی تیمەکەدا بەزی. بەرحاڵ بەگشتی تیمەکە ئاستێکی باشمان پێشکەشی، بەڵام بەداخەوە چەند ئاست پێشکەشی ئەگەر نەتوانین هێلەکان بقۆزیتەوە ئەنجامی لەگەڵا نەبێ سەرنجام هەموو ئەستەکان هەمویان بێسوود دەبن. ئەوڕۆ تۆزە گەوروریان پێوە دیار بوو، خاصن لە ئەفتایمی یەکەم زۆر خراپ یاریان کردن کە من وەچی وەکو ڕاهێنەر لە ئەفتایمی هەر نەچوومە ژۆرێژ لەیان، بەڵکوم ساعیدەکانم نردوتم بڕۆم پێیان برێن زۆر عیبە بۆتان ئەو نەوە یاریە دەکەن باش یاری ناکەن. من هەر لە ئەفتایمە نەچوومە ژۆرێژ لەوێن دەرێ تاکو یاریزان تێبگا بۆ عەبدوڵا مەحموود وەکو ڕاهێنەر نەچوویتە شێرە. ئەوە جاری یەکەم و دووەمم نییە و شتا دەیکەم کەرتیب باش نەبی ناچمە ژۆرە لە ئەفتایمی تاکو لاعب شعور بکە باش ێرگە. سوپاس بۆ خوا لە ئەفتایمی دووەم باشتر بوون لە ئەفتایمی یەکەم توانیمان یەک بەیز ببینە. ئەو ڕۆژ دەوری فەوزەکە زۆر گرنگە بۆ ئێمە تاکو هەر لە پێشەچی ببینینەوە. یانی ئاڕات لە پێشەنجی خولی نایبی کوردستان پێگەکەی باشتر کرد و ڕێژەی خاڵەکانی بۆ 38 خاڵ بەرز کردەوە. شێروانش لە بەهەدەردانی خاڵەکان بەردەوامە و بە 25 خاڵە ناوڕاستی ڕیزبەند مایەوە. یانی ئاڕات بە ئامانجی بەدەستێنانی نازنایی پاڵاوانتیەکە سەرکەوتن لە دوای سەرکەوتن دەنووسێتەوە و ناوێت لە هیچ یاریەک هیچ خاڵێک لە دەست بدات. ئاڕات تا دێت لە پێشەنجیانەکان پێگەکەی باشتر دەکات و ئێستاش بە 38 خاڵ لە پێشەنجیانەکان ماوەتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام پیرمام.